28 گوندی دەڤەری برادۆست کێشەی کەمی ئاوی خواردنەوەیان هەیە. لە ئێستا بە تانکەر ئاویان بۆ دەبردرێ. هاوڵاتیانیش دەڵێن گوندەکانمان پشتگوێ خراون و حکوومەت ئاوڕیان لێ ناداتەوە. داواکاریشن زۆر کردە حکوومەتن ئاویلۆ چاکە ئاوش هەیە. ئەو ڕووبارەی بکەنە مەشروع تێوە بن ئاویکەوی ئەو گوندە بەس کەمتر خەمە کەس نییە ئاوینەوە بینیتەوە. ئەو گوندەی یەڵانی بێ ئاوە ئەگە ئەو بیرە نەبن تەبی خەرخەرک بارکە لێرە بڕوە. ئەو پرۆژێ بەشی نیوەی ناکە بەشی نیوەی گوندەکەش ناکە ئاوکە بە تەنکەری دێلەوە هەندێک ماڵە زستانەش بە تەنکەری ئاو دێ لۆمە. یعنی پێویستە حکوومەت پلانەشی هەبی کە لە ئەو پرۆژێ هەموو گوندەکەی بگریتەوە. ئێستا گوندەکە زۆرە بەرفراوان بووی و چەند خانیە کرێن خانی دروستەکرێن کە لە بە ئاوێ مشکیلیان هەیە ینی لەو جیماینەوە نەچوونە ناو خانی خەڵک. سیدەکان و بابرێن دەوروبەری زۆری خەڵک مشکلی ئاوی هەیە بەڵام حەقەت بە تایبەتی لە هاوینان چونکە لە هاوینان ئیدی ئەو کەم دەبێتەوە زیاتر بە ڕووی زەویدا ئەستە خوارێ و یەک بە خۆم باڵم لێرەیە من ئەو کاتانە ئەنەی بیرمان هەیە مەشروعمان هەیە بەڵام ئەو مەشروع نامێنێت. ئەگەر هەش بێک باید چەند ماڵێکە لێرانە هەموو ماڵەکان لێن ناچێت. لای خۆیەوە بەڕێوەبەری ئاوی سۆران دەڵێ بەشێک لە گوندەکانی دەڤەری برادۆست بەهۆی کاریگەریەکانی وشکە ساڵگەوە سەرچاوەکانی ئاویان وشک بووە و ئێمە لەگەڵ ئیدارەی سۆران لە هەوڵداین بەشێک لە کێشەکانیان چارەسەر بکەین. حقیقت بەنسبەت نەبوونی ئاو لە چەند گوندێکی سنووری ناحێسی دەکەن ڕاست ئەمە ئەو ساڵە توش وشکە ساڵێکی تون بووینە لەو سنوورە و سنووری خەلیفانش بەتایبەت لە سنووری تقریبان سیدەنگ هەتا کوێستا 20-28 گوندمان کێشەی کەم ئاوی و هوشکبوونی ئاو هەبووە. ئەوەی کو لە بەردەستمان هەبوو پرۆسەی تانکردنێ و کوێستا خەڵک سوودی لێوەرگێتەوە ئاو بۆمە تانکردن بەس ئێستا لەم قۆناغا لەگەڵ ئیدارەی سۆران خەریکی ئەوەینە و بودجەیەک لەلایەن ئەنجومەنی وەزیرە وەزارەتی شارانی و بەرەوەرتی گشتی ئاو و دابین کەم بوومان بەمبەستی چارەسەری ئەو بابەتانە بە وشکە ساڵی. ئەگەرچی دەڤەری برادۆست چەندین ڕووبار و سەرچاوەی ئاوی ژێرزەوی و سەرزەوی هەیە بەڵام تا ئێستا نەتوانراوە سوودیان لێوەرگیرێت و کێشەی کەم ئاوی گوندەکانی برادۆستی پێچارە سەر بکرێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.